صلاف بینەرۆ گوهدارێت تلڤیزیۆن و رادیۆ ئابادینان ئەبامۆ گەشتنێ خەلەکە دیش بەرنامە ستونام رازە کو بەرنامەکی تایبەتە بە ئێزیابی گرێدایە بینەرێجا دەبێ خەلەکێدا دلسەر دوو تەوەرێن گرنگ ئاخەبین کو گرێدای پرۆشای زیان بە ئەوژێک ئێک بێژین ڕەوشە ئێزیدیان نەها بەرەف کۆبەچتە تەوەرێ دوێژێک دلسەر سۆشیال میدیا بەت ئایا هەتا چ ڕادەی ئێزیدیان مەفە ji سۆشیال میدیا گرتینە کو گلە و گازندێن خۆ ئێش و ئازارên خۆ ê bigehîne cîhanê bo vî babetîşek me mêvandariya zor berez çalakvanê êzidî Ezzet Şêx cindî kiriye. Kak Ezzet tu bixêr hatî bo bernamê Stunam Raze. زۆر سپاس بۆ کەنالی بادینان خێر هاتنە هاوتکن. شێخەکەم شوێ پسێرە دەست پێ بکەین بێژین نەهۆ ڕەوشە ئێزیدیان بێژین گشتی بەرف کۆ بەچتە ئایا بریت ناتە بەرف خراپیە بەچتە یانژی بەرف باشبوونێ بەچتە. ڕاستی هەگەرم بەری خۆبنە ڕەوشە ئێزدیا قوناخانە هادا ڕەوشە ئێزدیا ڕەوشەکە گەلەگە ئالۆزە ڕەوشە ئێزدیا بەرف خراپبوونێ بەچێت ڕەوشە ئێزدیا نەلوی ئاستی دێ ئەم بێژن ڕەوشە ئێزدیا یا باشە چەنگ و ئێزدینەوەکە پرانیا ئێزدیا ئاوارەنە و یل دنیای و جیهانی بەڕاوە بووین یل بن خیڤەتا دەدژین ڕەوشە ئێزدیا دو قوناخان هۆ دوێ قوناخە هەستیاردا ڕەوشە ئێزدیا گەلگەلگ ڕەوشەکە ئالۆزە و گەلگەلگ ڕەوشەکە دەتخراپدا ئەم بێژن ژیانە خۆ دەرباستکن لێش ئالیگیڤە دەبێت ئەم دەوڵەتی وڵاتێکی دێعیشت بن ناوێشی وڵاتە عێراقیە دەبێتە هەم ئەقلیما هەرێما کوردستانیشی و هەمش ئالی حکوومەتە ئەمبژنیا عێراقیڤە هەردوو ینی ئەف حکوومەتە بچاوەیەکی برانە بەری خۆبنە مە ئێزیدیا ئەمشی پشکەگەنش ئەوی وڵاتی ئەمژی پشکەگەنە سەروی ئاردی ئەمی عیشت بن ئەم ئەقلیاتن ئەم دڤە ئەم وەگو ئەقلیات وەگو جاوێت خۆ بدنەما و ئەف حکوومەتە بتر رێز و تەقدیری و احترامەکە ئەلمە ئێزدیا بگرن و ڕۆژەمە ئێزدیا ئیرۆ باش بێت ئەوە هەفتە و چار جارە ئەم ئێزدی دەربەدەر بن ئەم ئێزدی جیهانی بەڵاوت بن ئەم ئێزدی تێنە کوشتن ئەم ئێزدی سەرێمەتێدا بڕین هەتان هۆشی خوشک و دایک و دایکت مەیت سوکادا تێنە فرۆتن لێ ڕاستیشی بڕاستیشی دەچەرخی 21دا تەکنۆلۆژیا دوێ قۆناخیدا یا پێشکەفتی خەڵکێکیش سەر ڕووی ئاردی چتە سەر ڕووی ئاسمانە لێ مخابن هیچنە سەر ڕووی هەیڤێ لێ مخابن ئیرۆ ڕۆژەمە ئێزدیت ڕۆژەکە گەلەگە ئالۆزدەم ئیشت بن ڕۆژەمە ئێزدیا بەرف خراپبوونی هەگەر ئەف دەست و دارە بە بڕاستیشی گۆم ئێزدی مخابن قۆناخانە هادا ئێزدی بەرف ڕۆژەکە خراپبوونی شێخ گەلک جارە بەحستێتەکردن کو ئێزدی بخۆس ئەگەرێت وێ چەندێنە کویرۆکە بژین مافی ئێزیان بێتەوەنداکردن جبەر و نەرێک پێکی بژین نەرەک و پێکردنە مالا ئێزیدی بووی ئەگەرەک و بژین ئیرۆکە دەنگی ئێزدیان هەندا بتن بڕاستیشی گۆ ئێزدی دڤە پشتی ئەف فەرمانی سەرسەرێمە ئێزدیادا هاتین و ئەف قۆناخت فەرمانەدا یەک بێکە ئەم تێڕە دەرباز بوون دەبێتە ئێزدی یعنی ئەم سەربۆرە گەشخوارە شوان فەرمانە دنیە تێڕە بۆرین دەرباز بوون ئەو ئێش و ئازارمە ئێزدیا سەرێمە ئێزدیا هاتی دەبێتم ئێزدیم هەمی بنە یەک دەست بنە یەک دل بنە یەک تفاق گۆ پاشە ڕۆژەگا مکۆم بۆ ئێزدیاتی دێنن و بۆ ئێزدیا دێنن گۆم ئێزدی خۆشندێک ئاستەما دەرباسکن و بەرف ژیانەگا گەشت بە بچن گۆم ئێزدی خۆشی دیڤیا بێت ئەم دەستێ خوا بگینە جیهەتێن پەیوەنددار و جیهەتت بلن ئێش و ئازار و گازدی خۆ بگینە ئەوان جیهەتێن گۆ دەستی ئێزیدیا بگرن گۆ ئێزدیا ئەوێت قوناخانها دژوار دەرباز بکەن ڕاستیشی ئێزدیشی ینی ئەمت بینن ئێزدی بێتفاقێت ناوبەرەمە ئێزدیادەوە هەی لێ هەگەر وان قوناخی بهێندە و ئێزدی هێدی دەستی ئێکودە بگرن وەکو دەستی براتی و ڕام نەسەرخوا ئەزبارتم دێ ڕۆژە ئێزدیا بتر باشتر بێت و ئێزدی دەتفاق بن و ئێزدی دەگیژنە وان هیدی و ئامانجی خوا بلێ شێخ بیتناتە وەکو چالکوانێک بێژین مافی ئێزدیال کێرکێل هەرێما کوردستان یان عێراقیە دیتنا من ئەز مافی ئێزدیال عێراقی و هەرێما کوردستانیدا بڤی ڕەنگی ینی وەگو ئەم تەوشیە گوات هەیت ناوەرە هەبووی جیادە ئەم نەزانم کە مافێمە عێراقیانشن نافێمە ئێزدیاشیان حکوومەتە عێراقیانشل ئەقلیمە بێ هەرێمە بێگریدایە دەبیە ئێزدی بنێک لای کردن ئێزدی بترخوا خویا بکن یانشی هەگەر مافێمە ئێزدیات حکوومەتە هەرێمی دەوت هەرێمێدا هەبێت بڵێ حکوومەتە هەرێمی هەرێمە ڕخۆمەکە بەگە خوددا یانشی هەگەر حکوومەتە عێراقی هەبێت بدا حکوومەتە عێراق و عێراق بێت خۆمەکە خوددان ڕاستیش ئەم نزانم مافێمە ئێزدیای وتە ڕاستیش حتانەکەم نزانم ینی پاشە ڕۆژ ئەمە ئێزدیا بەرف کرد بچێت ئەم هەردوو جیاشی ئەمێت ماینە
حيري ين امنزان نال حكومه هرمي دي ما فهم ازديا باللي بتخويا كرن وياش امنزان الحكومه العراقي ام تنت زان ام ايرو روش ام ازدير بن شادره بخيفه جياني درباستكن ام جيانغا دجوار دميتيرو درباستكن امنزان ما فهم ازديا براسيج حتى في قناخ انا هنا ديانا تشاد بيني بيجين تو بحث كيت يعني بيجي نبات شادره دا تشاد بيني الى كملتك النافه ولا تخو سعد خوي اوربه براستي شي يعني جي داخيا يعني 6 صال بورين تقريبا هطانا نافا فان شادره دا جيانك هر زحمه درباست كان براستي شي از بينم جي داخيا سي 8 ورا 2014 حطاني نوكافه 2021 كأموكو إزدي عراقي دا عيشت بن صرف آخر عراقي عيشت بن أميت حريمة دا عيشت بن يعني براستيش أم آوارت طولاتي خنا أميت آوارنا يعني دصعتنا فرما وشنقال دنا نافرة حريمة شنقال دنا أميت آوار بن طولاتي خدا ليه مخابن ملتك طولاتي خدا بيت آوارا كريم ليه مخابن ملتك طولاتي خدا بتشادرة دا بيت عيش كريم ليه مخابن ملتك البن الشادرة دا بيت عيش كريم جارنا غازنا بدخل برجرم بكن يعني يعني بان تدرج البريشك ودي كانت حالات اجري هلبون يعني نابا شادرة نابا فان كامبادا يعني كانت حالات اجريش درز بون كذا مخابن يعني كاكا كرم حق نبال بري خبنا رشة آوارات من شادرة دا أفا كانت صالة يعني شادر خيفت ناينا جوهارتن جبرويكش البرطاف البرصر ماي خيفت نامين وخيفت يتروشجا إزدي آوارات ما يدبن روشجا قلقا خراب ده إزدي بن خيفت هذا خيفت نجحجا خيفت يعني أمتكارن بيجن دما خيفت هاتي دانين بتنش كان روجا قرب اللي مخابن هندقيت أفا حفت صالة دن خيفت هذا عيش دبن هيش تجاري خيفتي وانا هندا بدل كري البصر ماي البرجر ميم جارنا نكهرباء جارنا غاز خل برجر قرن بكن لي مخابن شي صراري في عندي حميشي أم بجافي خد بين أفا كان جارة خيفت هذا الصوتن و كسد سفيلية تدنا قربان تدنا فأورده هاجر كسك ما في خد ولاته جدنا بينت الولاته خد بتا أورا كرن وبتا دربدر كرن ونزان باشرا جاي برف كي دريفه الشيخ مريم بتشينا تورمي دوي إزدينه شكن يا باشا بقناغن هذا بينكو بعراق غرب كردستان بحمود مجولن كو بحث أهل بجارتنا تذكرن كو أوجهتنا تأجير كنا زي بوهيبات ده ديتنا تأزيد في قناغ ده تشيب كان داكو أو شيء دنجوان وكو جارنا بهدر نشتن براستي هاجر بري خبنا إزدي دبيت إزدي تدفان قناغ أهل بجارتنا البيدا إزدي بتر جرنجيا خب دخويا كرن بتر هيسو اشتيانت خب دخويا كرن إزدي يك بقرت بوفي جاري يعني إزدي نبتا زرار من دنجي إزديا بلاج نتدو جو جاري دنيت شوي دنجي إزديا حمي بين صوتن لازم إزدي أفي جاري حضرت خابن إزدي نهيلن ما في وان بتا ما في هالبجارتنا بتا تروكرن إزدي دفيت يك بقرن بيك دست وبيك دنج وداخوازا ما في خبكة هالبجارتنين بهدا واقو حمي أفان أقليات عراقي دا عيش من إزدي شي داو ما في خبكن جو إزدي شي بتر دوري خلبان هالبجارتنا دا بمينين ونمنا قربان دستت هندك بارتن سياسي بلا شيخ كان بيجي تورد دوي وكو دياركو بيجين السوشيال ميديا بيجتي بويا بيجين جيهانك بتشوك يعني كو انكو تشي بيجين ابنهم من الكمرغا خان كينيا تقاليل بدنغو رانجل قال والله دورتين والله الجيهان باخذي بيجين جرينجي هابونا السوشيال ميديا بتايبت بو كم اينان كم نتوان تشده براستي السوشيال ميديا وقو امبري خبني السوشيال ميديا يعني رولك هري جرينجل تفاي جيهاني دواهي السوشيال ميديا قلق باخ شو حمي الديانات وحمي نتوو وحمي ولات وحمي دنيا دنجي خبريات السوشيال ميديا تي هريكي دنجي خبيجينتا جهد بيوندي دار او جهد معنوي لي مخابن هندكس بروفاج ديجاتيا هابودت كن صار السوشيال ميديا تي دافيا حمي يك بقرن جو بياما راست درست دنجي السوشيال ميديا دنجي خبيجينا الجهاني چنگو ایرو روش اگه برای خود دنیا همیا برف تورت کمالاتی و برو پیش کردنی و چت جهان همیا سر سوشال ميديا راستی گرینگیش سوشال ميديا ایرو روش تقونا خدنا هذا گرینگترش همی تي يعني برا السوشيال ميديا قال لك ولات هذا نهار فاندن برا السوشيال ميديا دفيا بدرستي بتبكارينا هزاga درست يعني سوشيال ميديا بتبكارينا نبدا جاتي حفظ بكن شنو سوشيال ميديا كا ام بيجن يا جهانيه جهان حمي سوشيال ميديا كارت انت ليه خرابيات خوشت هاي باشت خوشت هاي وقت قلتي سوشيال ميديا هندك جار كسك
پەیامێکی بەڵاوە بکرد بەلگو خۆ پێشنیار لە جێهێکی بێتە بێت نەکردن لێ بڕاستیشی سوشیال میدیال هەگەر ئیرۆ ڕۆژ ئەمبەری خۆ بنێ درستی سوشیال میدیال دیتنا من گەلەگەلەگا باشە لێ هەگەر ئەم درستی پەیامەگە ڕاست و درست ئەت بەرژەوەندیا ملەتی خۆ بەرژەوەندیا گەلێ خۆ بەرژەوەندیا بێژن کەساتیا خۆ و بەرژەوەندیا هەمی جیهانێدا ئەم وێ پەیامە خۆی ڕاست و درست بڕێت سوشیال میدیا کاربین یانش ایشو آزارین خو ایشو آزارین ملت خو ایشو آزارین کسوتیت خو ام ترى سوشیال میدیا را بین خو کرد دیتنا من اصباشت بینم لی ام نه سوشیال میدیا خرابیه را کاربینین یان ام بجین شفدنیه را ام کاربینین اش برجام دقا خراب را کاربین بله الشيخ بيجين ازيان هطا شرا دي مفاج في السوشيال ميديا قرتي هذا سي هاش بيجين هطا نها براستي اموكو ازدي عندنا ايشو ازارت وان عندنا بيجين اريشن وان دنگي وان يعني كان مفاجئ قرتي ازيان براستي شي السوشيال ميديا وقم اماجه بده السوشيال ميديا باشه حقر فهمت راسو درس بينا گهاندن يعني شي اموكو ازدي ام همین نه هر یکش ما پیچ گیب کاربین از بجم اوا پیام من از پیام خوب کاربینم نخیر ام همو اموگو ازدی مفایش سوشیال میدیا ربینی چگو سوشیال میدیا دنگی مروف نیت همی جهانی ام یک پیام راست و درست یا ازدیا اب ایشو آزار بسریم ازدیا هاتیش 38 حتی نوکا او قناخ امتر در باز بی او ایشو آزار بسریم ازدیا هاتی گو اوا 7 سال قبل من خیفه دادا ایشد بن ام بگن یک پیام راست و درست یا بسریم ازدیاتی ام بگینه سوشیال میدیا درستی بکاربینن نه هر کس کل بالمال خدا سوشیال میدیا بکاربین سوشیال میدیا نبیده سوداریت تو کارینه سوشیال میدیا سر توانن درست سر پیام راست و درست یا بسریم ازدیا هاتی ام قناخ نه هذا ام بکاربینی لی اگر هر کس کوش ما پیام گیل سوشیال میدیا را بیده خویا کرد او نبا پیام راست و درست دویم همی ازدی ام وگو هفت دو بگیرن ام بگن یک دست یک دل ام پیام اگر راست و درست یا واقعیانه گو ایروش ام ازدی تعیشد بن امی پیامی ام بینه بالاف کنه سوشیال میدیا شتونا بینی کویرک او قرب على غاهید نفس سوشیال میدیا طيبت نوا جواك ازین ده بيجين او روشن بیرت ازیا چالکبانی نزیدیا بيجين یا وی اگروی چند کویرک دنگ ازیان درسینا گشت جهانه براستی شی مانا اشارت به چنده ده نابت هر کس گوشما چش چالکبان بد چر روشن بیر بد چر راگهاندن وان بن نابت هر کس جو یکشما پیامگی بجهت خدا المال خدا ام پیامگی بالا بکن بلام همی ازدیل سر مزیگی گفتگوی درونی یک پیام راست و درست یا واقعیانه ازدی تدا ایشد بن ام بگنه یک پیام درست سر سوشیال میدیا بینه بالا بکنه بدنا کارینان گو بتر ام سوشیال میدیا و گو پیام ما ازدی بگین تجهت پیوندی دار گور ایروج یعنی ازدی ما في خواب بقرون ازدیش جبن اوان ایشو آزار بسری هندر چند سالا بسری ما ازدیادا هاتی يعني بگیرید راستی چی که اکرم هگر ام بری خوب بدنا قناخید بوریتا یت اوا هفته و 4 جارا ام ازدیتنا بالا بکرن ام تینا دربادری کرن ام تینا کشتن سرت زارد ما تینا سرجی کرن قالت ما بابت ما يسري وانتينا برين لي مخابن بضاخه واقو ام ايرو روج يعني ام ببنا نيجيرا عندك كساقو تني يعني ام ازدي تني السروي في اردي بن ام بنا نيجيرا عندك كسا يعني ماش قرا بقنا نيجير وبنيجيرفانيا ما بكن چانگو ام ملتاگن ام نملتاگی ظلم و زوردارینا ام ملتاگی آشتینا خوازن ام ملتاگی براتینا مدویت آشتی سر روی ارده پیدا بد منافت خون بروج سر روی ارده اوا هفته 4 جارا لی مخابن اموگو ازدید بنا قربانی هندك كاسيت خوفانا وتينا صار هيرش السلمى ازدياد كره هفته 4 جارا ام بدر بدرد بن هفته 4 جارا ام خلط زيادت گرن هفته 4 جارا ام تينا كشتن هفته 4 جارا كچت ما ازديا للسوكا ادبنا قربان دست هندك مروفت بيسو چپل وتينا فروتن حتى في ايرو روشي الچرخ 21 دا صالا 21 دا كچل ما الدنيا بلافنا وتينا فروتن مخابن جو ام ما في خلفي عراقي دا نابين ام ما في خلفي هرمي دا نابين جو اف ايشو ازارت مسسري ما ازدياد تيتا اكر چانگو ام ازدي ايرو روش امشين پشکگیش جوی آخر پشکگیش وی ولاتی لی مخابن بوشی هر دم ازی خود بینید که درجه 2 و 3 في هرم کردستان دان عراقی ده براستی چی کاغ اکرم هاگر ما ازدیا ما في خبا ما ند بنا کسن یگین 2 و 3 لما ازدیا ما فينا اجبركو دیتنا من براستیش از کاواگو گنجگی ازدی وگو چالفانه که ازدینم چافگی که بری خودنا ما ازدیا هاگر چافی خود که مل دبن بری خونه دبن ما ازدیا يعني اف ايش ازارب سري ما ازدياتي حتى انه چما بلا كسد 2 و 3 في ولاتي ده بلا انه ماشي ما في خابت وگو هم
کەسێک مافی خۆی ئەمشی مرۆڤ لە سەوی ڕووی ئاردێت ئیشتی بەێ شێخ بێژین گەلێک جارە بێژن ئەو سوۆسیال میدیا بووی ئەگەرەوێت چندێک و چالاکوانت مایێت ئێزی ڕۆشنبیرێت ئێزیدی ڕاگەهاندکارێن ئێزیدی ئەف کەسانên سوۆسیال میدیا کارتینن کو بووی ئەگەرەوێت چندێ ناکوکیت ناوبەراوان خۆدا چێ بتن ji ber ku hindik kes dibêjin ji bo wercendên xwe hezbî bikartînin hindik ji bo wercendên xwe taybet bikartînin heta çi radeyê berrast e جارێک کاکەکەم بەڵام بەرێ خۆ بدنێتێ سەر سوۆسیال میدیا بەڵام ئەولی پەیاما ئێزدیاتی بکاربین هەر چالاکوانێکی ئازادە هەر کەسێکی چ بابەتی لەسەر خۆ بنویسێت یان سەر ڕا بۆ چەند خۆ بنویسێت کەسی دەستی نەگرێت بەس بەرە جارێکی ئەم بەڕەوانیش ئێزدیاتیا خۆ بکرد ئەم بەڕەوانیش ئێش و ئازارێت خۆ بکرد پێشتێکی من ڕە بابەتت کەسوکی جارێکی بڵە ئەم ئێش و ئازارێن ئێزدی ئیرۆ ڕۆژ بنوان چادرا دژین ئەم بن نەخویاکردنیش جیهانێرە پاشی هەر کەسە گویمە ئازادا کی چالاکوان بێت کی ڕۆشنبیر بێت کی ڕاگەهاندە بێت لەسەر تەلەڤیزیۆنە لەسەر تۆڕێن جڤاکی لەسەر دەستگەین ڕاگەهاندن سەر دەستگەی میدیاکاری بلا پاچی هەر کەسێکی حڕە چ بابەتی بۆ خۆ بنویست بەس جارێکی ئیرۆ ڕۆشت قوراخان هۆدا بڵە ئەم بەڕەوانیش ئێزیدیاتیا خۆ بکرد ئەم بەڕەوانیش ئێش و ئازاری خۆ بکرد بەڵە ئەم بەڕەوانی و هەفتەی و چار فەرمانێت بۆریت سەرسەرێمە ئێزیاتە هاتیە بە هەفتەی چار جارە تێنە کوشتن ئەم تێنە دەبەرکرد دنیای باڵا ببن جارێ بڵە ئەم بابەتێت ئێزیدیاتیا خۆ و ئێش و ئازارێت ملەتی خۆ بن نەخویاکرد ژنو پاش هەر کەس گویمە حڕە ئەم چ بابەتی سەر چ ڕەوشی بنویسم بڵام بنویسم شێخ دەمێمە بەر دمای بەچتن هەتا چ ڕای تە باوەری سوۆسیال میدیا هەیە و تشتێتی تا بەڵافکردن تێدا جارێ سوۆسیال میدیا دەستگێ هەگا ئەم بێژین هەر کەسێکی ئازادە چ خۆڕ نویست لەورا ینی بتە نە دەستگەهێکی هەر کەسێک نەفەرمیە نە دەستگەیەکی ئەم بێژن ڕسمیە گۆ هەر کەسێک و بابەتێکی گرتی دەدێت سەر بەشێکی وی بابەتی ئاخبێت هەر کەسە گوڵ ماڵە خۆ ئیرۆ ڕۆژی بووی ڕاگەهاندن سەر تۆڕێن جڤاکی و سەر سوۆسیال میدیای تاخبێت ژ بەرێیەکیشی لێ هەگەر پەیامە خۆی ڕاست و درست بینن گەلێک باوەری پێ هەیە لێ هەر کەسە و ماڵە خۆوەگو زمان و هەزر و بیرون خوا باخبێت و پەیامەکی ڕابگینێتە پێش ملەتێکی بە دیتەنە نێدەست باشە پەیواتە دومایە چیە بۆ ڕۆشنبیرێتمە بۆ چالاکوانێتمە بۆ ئێزیاب گشتی چیە ئیرۆکە دەبێ قۆناغدا چیکەنێ باش پەیوا منە دوماهێکی و پەیاما منە دوماهێکی ئەس هیوی خوازمش گەنجێمە داخوازش ڕۆشنبیرێت مە ئێزدیات کەم هەمی ئەوەی پەیامە ئێزیاتیە ڕاست و درست و ئەو ئێش و ئازارێت سەرێمە ئێزدیا هاتی ئەوێ بڕیا سوۆسیال میدیا لێ بگینێ نە هەر کەسێک بابەتێکی یانشی زیگێ ماڵێدا سەر هەندێک تەوەرن نەیگرنگ باخت بەلا گرنگیا مڵەتێخوا گرنگیا ڕۆشنبیریا خوا بە سوۆسیال میدیا دەبینە خۆیاکردن سپاس بەڵێ بەڵێ سپاس بۆ چالاکوان شێخ عەزەت شێخ جندۆ کۆتیرە میوانی بەڕێمی سونام رازا بووی بۆ وان پێزانینیان لەسەر ڕۆژە ئێزیان و لیسانسی سەر سوۆسیال میدیا گەلک سپاس بۆتە سپاسی ئەوشتم خراوە بەڵێ بینەرە ێژە هەرکەماتنیە دمایەوێ خەلەکەش بەرنامە سونام رازە و هەتا خەلەکەکە دی میوانەکی دیر بن چاودێریا خودێ بن